بەڕێز ڤەدیم مەکەرێنە چاودێری سیاسی. بەڕێز ڤەدیم سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. ڕۆڵی ئەمریکا و ڕووسیاش چییە لە ناوچەکەدا بۆ ئەوەی ئەم ناوچەیە گرژی و ئاڵۆزی زیاتر بەخەوە نەبینێت؟ چەندین بابەتی جیاواز هەیە لە رووسیا و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چونکە رووسیا زۆر بەڕوونی قسە دەکات و ئێمە دەمانەوێت پشتیوانی لە هەموو چارەسەرەکان بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام لەلایەکی دیکە ئەمریکا تەنیا دەیەوێت سوود ببینێت لە دۆخەکە لەو دۆخە سەختەی کە ئێستا هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەیانەوێت سوودی لێ بین و هێزەکانیان بەکاردەهێنن بۆ ئەوەی بتوانن سوودی لێ ببین و لە بەرژەوەندی خۆیان هەموو ئەو دۆخانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ لە دۆخی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیقۆزنەوە. ئەمە جیاوازیەکەیە لە بینی رووسیا و لە وڵاتی رووسیا و هەروەها ئەوەی کە ئەمریکا دەیەوێت. بەڵام پێتان وان ێستا دۆخی ناوچەکە کۆدەنگی و ئارامیەکی پێویستە کە ئەوەی هەیە بە گفتوگۆ چارەسەر بکرێت. ئەوەی هەیە دۆخێکی ئاسان نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە دەزانین کە عێراق لە وڵاتێکی زۆر سەختە، وڵاتێکی پڕ لە کێشەیە، فەڵەستین وڵاتێکی پڕ لە کێشەیە، ئیسرائیل وڵاتێکی پڕ لە کێشەیە و سووریاش بە هەمان شێوە. و ئێستا ئەمریکا دەیەوێت ئێرانیش بکاتە وڵاتی پڕکێشەتر لەوەی کە ئێستا هەیە. ڕەنگە ئەمە بە شێوەیەک لە شۆخە لە جۆرەکان زۆر باش بێتن وەک ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ لە وڵاتانی کەنداودا هەیە. بەڵام تەنیا دەیانەوێت دۆخەکە سەختتر بکەن. ئەمریکا و ئێران دەیانەوێت یاخود بە شێوەیەک لە شێوەکان بکەونە ڕووبەڕوونەوە و هەندێک هەڕەشە لە یەکتری بکەن. ئەم دۆخە هیچ ئاسان نییە بۆ هیچ لایەنێک لە کەنداو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی دۆخەکە زۆر سەختە. بۆیە دەتوانم من ببینم کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە دۆخێکی زۆر خراپدایە و کێشەکان ئاڵۆزتر دەبن، کەس نازانێت ئەم دۆخە بەرەو کوێ دەڕوات. بەڵێ چی بکرێت بۆ ئەوەی دۆخەکە ئاڵۆزتر نەبێت؟ پێویستە یەکگرتووی هەبێت لە نێوان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەوڵ بدەن چارەسەرێکی هاوبەش ببینە و پشتیوانی لە یەکتری بکەن. بێگومان من بڕوام وایە ئەمە لە بەرژەوەندی هەموو لایەکدا دەبێتەوە ڕێگای باشەیە کە پەیوەندیەکی باشیان لەگەڵ رووسیادا هەبێت، چونکە رووسیا کێشە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست ناکات و ئێمە ئامادەین بۆ ئەوی پشتیوانی و هاوکاری بکەین و دانەوێڵەی خۆمان بنێن بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، شارەزایەکانمان بنێرین. بۆ ئێمە کراوەین بۆ گفتوگۆ لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. گرنگە کە پەیوەندیان هەبێت و پەیوەندی دروست بکەن لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن هەوڵ بدەن چارەسەرێک ببینەوە، ڕێگا چارێک ببینەوە بۆ ئەوەی کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو چارە ئاویانەی کە هەنا ئەو ڕێگە چارە ئاویانەی کە هەنە بۆ ئەوی لە بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن. بەڵێ تۆ باست لاگەری ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا و ئێران کرد، بەڵام بەردەوام بەرپرسانی باڵای ئەمریکاڵێن ئێمە بە هیچ شێوەیەک نامانێت بکەوینە شەڕەوە لەگەڵ ئێران و دەمانەوێت دۆخەکەی لە ناوچەکەشە ئارام بێت، ئەو ئاڵۆزی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی زیاتر تەشەنە نەسەنێ. ئەمە ئاسانە بۆ ئەوەی بڵێن، بەڵام چۆ ئەم کارە دەکەن لە هەمان کاتدا و لە هەمان سادا، چکە ئەمریکا هێزەکانی لێ ڕەنگە هێزەکانیان کەم بن بچوو ڕەنگە 2000 یاخود 2500 سەربازیان لە ناوچەکە دابن بە تایبەتی لە عێراق. هەندێک هێزیشیان هەیە لە سووریا، هەندێک هێزی دیکەیان هەیە لە ئوردن. بۆیە ئەوان لە هەموو شوێنێک هێزیان هەیە، هێزەکانیان لە هەموو شوێنێک داناون و ئامادەن بۆ ئەوەی بەکاریان بێنن، بۆی بەکاریان بێن و لە دژی وڵاتان دیکە ئەوان قاسم سولەیمانیان کوشتووە پێشتر
و هێزەکانیان بەکارهێنا بۆ ئەوەی سزای سووریا بدەن یاخود سزای عراق بدەن و سزای هێزەکانی عراق بدەن. ئەوە ئاسانە بۆی کە ئەوان بڵێن ئێمە دەمانەوێت پەیوەندێکی دۆستان نەمانابێت، بەڵام ئەوەی کە ئەوان هێزیان هەیە لەوێ بۆ چمە بەستێکە بۆ چ ئامانجێکە پێویستە ئەمە ڕوون بکەنەوە، پێویستە ئەوان بە شێوەیەک ئەمە ڕوون بکەنەوە بە شێوەی کە ئامانجەکانی ئەوان چێچکە هیچ کەسێک نازانێتن کە ئامانجەکانی ئەوان چیە، هێزەکانیان چییە لەو ناوچێدا. کۆنگرێسیش لەوە تێ ناگات، نازانن دەیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ بکەن بەتابەتی لە دۆخێکی وهادا. ئاسانە بۆ ئەوەی کە ئەوان بڵێن ئێمە لەوێن بۆ بەرژەوەندی وڵاتان، بەڵام سەختە بۆ ئەوەی ئەم کارە بکەن. بەڕێز ڤەدیم مەکەرێنە چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵماندا بوو. سپاس.